بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت بابەت بە دواداچوونی داواکاریەکانمان بەداخەوە 5 مانگ بەسەر داواکاریەکانمانە تێپەر بوو تاکو ئێستا وەڵام نەدراوینەتەوە لە کاتێکدا بەڵێنت پێداین داخوازیەکانمان بۆ جێبەجێ بکەین بۆیە جارێکی تر جەخت دەکەین دروستکردنی مۆنۆمێت لەسەر مەزاری شەهیدان و تەواوکردنی سەرگرتنی گۆڕەپانی یادی ئەنفال دروستکردنی خانووی خۆکرد بۆ وارسی ئەنفالکراوەکان کە هەندێکیان نیوەی پارەکەیان وەرگرتووە هەندێکیان ماوەری بگرن چارەسەری کێشەی تاپۆکردنی زەوی نزیکەی 200 وارسی ئەنفالکراومان بۆ بکەن موچەی وارسی شەهیدان و ئەنفالکراوەکان بکرێتە هەمومان یەکو لە کاتی خۆیان بدرێت زیندانیانی سیاسی ئەنفالکراوەکان بە یاسای ژمارە 11 ساڵی 2011 بە پەیڕەوی ژمارەدا هەموو ڕێکارە یاسایەکانیان تەواو کراوە داواکارین چیتر بە بیانووی قەیران موچەکانیان دوانەکەوێت لەسەر مەزاری شەهیدان بەڵێنی زارەکیتان پێداین کە 5 خوێندکار لە کوڕ و کچی وارسی شەهیدانی ئەنفالکراوان لە گەرمیان بۆ خوێندن بنێرێنە دەرەوە بڕیارتاندا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لە پێشینەی خانوبەرە ببوردرێن ئێستا تەنها شەهیدانی شەڕی داعشی گرۆتەوە